بەهۆی قۆڕخکاری لایەنی باڵای دەسەڵات لە 28 ساڵی ڕابردوو لایەنە ئیسلامیەکانی کوردستان بەگشتی و کۆمەڵی ئیسلامی بە تایبەتی لەگەڵ ئەوەی کەمترین دەرفەتی بەشداری هەبووە لە جومگەکانی بەڕێوەبردن و ئیدارەدانی دام و دەستگاکانی هەرێمی کوردستان. بەڵام لەو شوێنەی وەزیرێک یان بەڕێوەبەرێکی گشتی سەر بە کۆمەڵی ئیسلامی ئەرکی بەڕێوەبردن و ئیدارەدانی وەزارەت و فەرمانگەیەکی پێسوێردراوە، یار و نەیار شاهێدی دەستپاکی و دڵسۆسی و بەخەمەوەبوونی هاوڵاتیانیان بۆ داون. لە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمدا تیمە وەزیرەکەی کۆمەڵی ئیسلامی جیاواز لە سیاسەتی بەڕێوەبردنی وەزارەتەکەیان لە ڕابردوو هاتنە مەیدانەوە و لە ماوەیەکی کەمدا بوون بە یەکێک لە ڕوخسارە دراوشەوەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان. هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش کارەکانی وەزیرەکانی کۆمەڵی ئیسلامی بەرز دەنرخێن و دەڵێن بڕوا ناکەین لە هیچ کابینەیەکی تر حکوومەت هاوشێوەی تیمە وەزیرەکەی کۆمەڵی ئیسلامی دووبارە ببێتەوە. لە کابینەی ڕابردوو هەموو ئەوانەی کە کۆمەڵی ئیسلامی داینابوون بە تایبەتی وەزیرە بەڕێزەکان دەستێکی ئەمین بوون. دەتوانم بڵێم ئەو شتانەی لە بەدەستیان بوو بە ئەمانەتێکی گەورەیان دەزانی، بە تایبەتی کەعبستار کەوا وەکو کەسایەتیەک دۆست و دوژمن شایەدی بۆ دەداتن، کەوا چەند شتێک نەبوو وەکو مۆدیلێکی نوێ داهێنا، جەنابیان دەرگای واڵا بووە بۆ هەموو هاوڵاتیان لە هەفتەی ڕۆژێک. بەڕاستی ئەوەش مۆدیلێکی نوێ بوو، هەنگاوێکی زۆر باش بوو. پێم وانیە هەموو وەزیرێک بتوانێت ئەو هەنگاوە بەهاوێتن. هەموو خەڵکانێک خەڵکی حەوام کەوا ڕۆژانە لە بازاڕەکان لە مەجلیسەکان جێمان لێ دەبیتن دەرێن ئەشهەدو بیلا کاک عەبدولستار وەزیرێک بوو، نەوێنەی هەبووە نە لە ڕابردوو کەس دەتوانی و وەزیرەکانی تریش کە عەبدوڕەحمان کە عەبدوڕەحیم هەروەتر نە کەس دەتوانی هاوشێوەیان بێتن بەڕاستی ئیلا مەگەر ئەوانەی کە کۆمەڵی ئیسلامی دایان بنێتن. پێم وایە چونکە لە بنەڕەتدا پەروەردەیەک پەروەردە بووینە، یوسف ئاسا دەتوانن ببنە وەزیرێک کەوا ئەمیندار بن بەسەر خەزێنەی وڵاتدا. ئێمە وەکو هاوڵاتیان دەستخۆشیش تاو لە کۆمەڵی ئیسلامی دەکەین، وەروها لە تاکە وەزیران و وەروها تاکانی ئەوەی کە ناو حکوومەت کاریان کردە. بەڕاستی جێگای نمونەن و جێگای دەستخۆشین و تایبەتی کە عەبدولستار مەجید وەزیری کوشتوکاڵ. بەڕاستی ئەو کەسانی کەوا ویستیتیان وەکو جوتیاران وەکو ئەو جوتیارانەی ویستیتان بیبینین یاخود ڕەخنەیەک یاخود پێشنیارێکیان هەبوو بە ئاسانی توانیتیان ئەم وەزیرە ببینین، واروە توانیتی ڕۆژێک بۆ هاوڵاتیان دابین کەوا سەردانی بکەن و هەروها بەخۆشی سەردانی هەموو جوتیارانی کوردستانی کردووە، وەروها لە هەموو پرۆژەکانی جوتیاران ئاگادار بووە، وەروها تاکە وەزیریش بە سەرکەوتو بە هاوڵاتیان شانازی پێوە دەکەن. کۆمەڵ یعنی لە بەرنامەکەی لە حکوومەتدا سەرکەوتوو بوو، یعنی تقریبا تاکە وەزیرێکی بوو ماشەڵڵا پلانی وەزارەتی گۆڕی وەزیر هەبوو لە وەزارەتی کوشتکاڵ بە 6 مانگ نەفەری نەدەبینی. کاک عەبدولستار کە وەزیر بوو دەتوانی هەر ئیشێکت هەبا بچیت بۆ لای ئیشەکەتی ڕای دەکرد کە قانونی باە، غیری قانونی باە نەیدەکرد. کۆمەڵی ئیسلامی کوردستان بە وەرگرتنی وەزارەتی کشتوکاڵ و وەزیری هەرێم بۆ کاروباری ژینگە و سەرۆکی دەستەی مین بەشداری لە کابینەی هەشتەمی بنکە فراوانی حکوومەتی هەرێمی کوردستان کردو. لە ماوەیەکی زەمەنی کورددا جیاواز لە ڕوئیای سیاسی خۆی و بەڕێوەبردن و ئیدارەدانی وڵات بۆ ڕایگشتی کوردستان خستە ڕوو سەلماندی. ئەگەر ئیسلامیەکان لە دەسەڵات بن هەموو ڕنگ و دەنگێکی جیاواز لە سایی عەدالەت و خزمەتی هەمەلایەنە دەبنە خاوەن شکۆی هاوڵاتی بوونی خۆیان. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێری پایتەخت.